ئەمڕۆی طبی شتی زۆرمان باز کرد بەڵام ئەوەی کە پێویستە لێرە باسی بکەم لەم کۆبوونەوەیەدا وەزیری کاروباری شەهیدان و ئەنفالکراوەکان تەقریری خۆی پێشکەش کرد راپۆرتی خۆی پێشکەش کرد سەبارەت بە جینۆساید ناساندنی تاوانی داعش بەرامبەر بە خوشک و برای زیدیەکانمان طبی ئێمە خوشحاڵین بەوەی کە ئەنجومەنی ئاسایش بڕیاری دەرکردووە لەو بارەیەوە و ئێمەش لە هەرێمی کوردستان لیجنەیەکمان پێک هێناوە ئەو لیجنە زۆر بە باشی کاری خۆی ئەنجام داوە دەستخۆشی لە جەنابی وەزیر و هەموو ئەو هەواڵانە دەکەم کە کاریان لەگەڵی کردووە ئەم کەیسە خۆشبەختانە ئێمە دەبینین پێشکەوتنی بەدەست هێناوە قازیەک تایبەت لە ئەنجومەنی ئاسایش دەست نیشان کراوە سەردانی عێراق دەکات سەردانی هەرێمی کوردستان دەکاتن و ئێمە هیوادارین کە لەگەڵ محاکمی لەگەڵ بەغدا پێکەوە کاری جدی بکەین بۆ ئەوەی کەیسی ئەم خوشک و برای زیدیەکانە ئەوەی کە بە جنوسایدیان مقابل کراوە ئەمە بە تاوان هەژمارە بکرێتن و ئێمە هیوادارین قەرەبووی ئەو خەڵکانەش بکرێتەوە ئەمە بەشێکی زۆر گرنگ بوو لە کۆبوونەوەی ئەمڕۆی ئێمە طبی و تاکیدمان کردەوە لەم کۆبوونەوەیەدا لەسەر مەسەلەی هەڵبژاردنەکانی کوردستان کە پێویست بەوە دەکا کە هەڵبژاردنەکان لە کات و ساتی خۆیدا بکرێتن و ئێمە هیوادارین ئینشەڵڵا هەڵبژاردنێک بێت کە بە ڕێکوپێکی و بە ئارامی بەڕێوە بچێ فەرمون کاگنیتیڤ من هەریاتکەریم پامنێری گەلی کوردستان دوو پرسیارمێ پرسیارێکیان پەیوەندی بەوەیە ئێستا کە باسەوەت کرد کە هەڵبژاردن لە کاتی خۆیان ئەنجام درێت بەڵام چەند ڕۆژێک بەر لە ئێستا قسە لەسەر قسەیەکی گەرم هەبوو لەسەوەی برادمە گۆرگ داوای کردووە کاتەکەی ئێستا لەبەرەوەی لە حکوومەتی عراقیش پێک نهاتووە ڕەنگە کاتەکە گونجاو نەبێت بۆ هەڵبژاردن هیچ قسەیەک لە ئارەدایە بۆ دواخستنی وادەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەمە یەک پرسیاری دوم لەبارەی ئەوە بوو کە باستان لە قەرەبووی زیان لە کەوتوانی شەڕی داعش کرد دەمێکیشە ئەو پێشمەرگە قارەمانانێک کە ئێوەژێت لە سەنگەرەکانی بەرگریکردن شەید بوون ئەوانیش بەڵێن درراوە کە زەویان بۆ تەرخانکریانی شوێنی شەجێ بوون لە بڕی ئەوەی کە ئەوان خوێنیان بەخشی بەڵام کە سوکارەکانیان چاوەڕێ ئەوەن کە قەرەبوو کرێنەوە و بڕیارێکی شەبوو بە پێدانی زەوی بۆ ئەمە چیتان کردو کە لە زمینەوەی ئێوە و ئەنجومەنی وەزیران قسەی لەسەر دەکەن خۆی بە نسبەت خاڵی یەکەم ئەوەی کە باس لەوە دەکرێت برێت مەگۆرگ داوای کردبێ یان قسەی لەسەر ئەوە کردبێ کە ئێمە هەڵبژاردنەکان دوا بخەین شتیوان نەبووە حقەت ئەوان شتیوان لەگەڵ ئێمە باس نەکردووە ئەوەی کە باس کراوە ئەوەیە هەڵبژاردنەکان دەکرێت یان ناکرێ بەڵێ دەکرێت لە کاتی خۆیدا دەکرێت بەڵام هیچ قسەیەک لەلایەن جەنابی برێت مەگۆرگ بۆ دواخستنی هەڵبژاردنەکان لەگەڵ ئێمە نەکراوە ئەوەی تر ئێمە بڕیارێکمان هەیە بۆ مەسەلەی پێدانی زەوی بۆ کەسوکارانی سەربەرزی شەهیدان ئەوانەی کە بەرگریان لە خاکی کوردستان کرد لە شەڕی داعشدا ئەو بڕیارەی ئێمە بۆ پێدانی زەوی بۆ ئەوان جێبەجێ دەکرێت بەڵێ جەنابی سەرۆکی حکوومەت هێمنم لە ئاژانسی ئەنادۆڵ دوای گفتوگۆتان لەگەڵ بەغدا بەکوێ دێشتوە ینی کورد دەیەوێت لە حکوومەتی داهاتووی بەغدادا چی بکە داوای چی کردووەوە لەسەر چ ڕێک کەوتنەوە تا ئێستا و پرسیاری دووەم لە ماوەی ڕابردوودا لە هەرێمی کوردستان کۆمەڵێک پرۆژە بەناوی وەبەرهێنان ئەنجام دران و بەشێک لەو پرۆژانە بە نیوەچڕیمانەوە و ئەوەندەی ئاگادار بین جەنابیشتان لێژنێرتان پێێنە بۆ بەدواداچوون لە کەمتەرخەمی پرۆژانە یعنی تا ئێستا پرۆژانە ئەو نەتیزانە بەکوێ دێشتن بۆ نمونە مەسەلەن پرۆژەی چاودێرسی لە سنووری شارەوانی چوار لە هەولێر تا ئێستا پرۆژەیە 4 ساڵە ڕێگەبانی نییە زادەی نییە کارەبای ڕئیسی نییە تاپۆی نییە قستەکان هەموو تەواو بوونا جا هەموو ئەو پرۆژانە ئێستا بە نیوەچڵیمانەوە خەڵک داوا لە حکوومەت دەکات کە ئەو خزمەت گوزاریان بۆ جێبەجێ بکرێن دەتوانین لێ چ بە خەڵک بێن لە نەتیجەی ئەو لێژنانەدا خۆی بە نسبەت پرسیاری یەکەمی جەنابەت لەسەر مەسەلەی ئێمە لەگەڵ بەغدا طبیعی ئەوە دووسێ پرەنسیپ مهمە یەک ئەوەیە کە یەکەمیان ئەوەیە کە کورد خۆی پێکەوە بە یەکگرتووی بەشداری لەو پرۆسەیە بکەوتن ئەوە بۆ گەلی کوردستان ئەوە زۆر مهمە هەموو لایەنە سیاسیەکان پێکەوە بەشدار بن
هەتا ئێستا گفتوگۆی جددی لە بەغدا دەستی پێ نەکردووە بۆ تەشکیلی کابینەی ئایندە چونکە هەتا ئێستا پرۆسەکە بەو شێوەیە کە دەبێت دوای هەژماردەکردنی دەنگەکان بەدەست دەبێت لەلایەن دادگای فدرالیەوە دادگای باڵا تەئیدی نەتیجەکان بکرێتن اینجا دوای ئەوە بەڕەسمی پرۆسەکە دەست پێ دەکرێت و هەتا ئەو کاتە ئەوەی کە ئێستا ئێمە دەیبینین لە بەغدا زیاتر قسەکردنێکی ڕەسمی نییە قسەکردنێکە دانوستاندنێکە گفتوگۆیەکە لەوەی کە بە چه شێوەیەک بکرێت بەڵام هەتا ئێستا بەڕەسمی ئێمە داخلی ئەو گفتوگانە لەگەڵ هیچ لایەنێک لە بەغدا نەبووین من ئەو نقطەی دووهم کە سوالی دووهم کە جەنابەت باست کرد بەڵێ ئێمە کۆمەڵێک پرۆژەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان دوای ساڵی 2014 بە هەر هۆیەک بە هەر حاڵ زیاتر هۆی اقتصادی هاتنی داعش ڕاوەستا بوون ئێمە لژنەیەکمان داناوە ئەم لژنانە هەموو پرۆژەکان نین هەندێک لەو پرۆژانە ئەو کێشەیان هەیە لژنەیەکمان داناوە لژنەکە دەستیان بە ئیش کردووە و ئێمە لەو چوارچێوەیەدا چاوەڕێی ئەوەین کە ئەو لیژنانە مقتەرەحاتی خۆیان پێشنیارەکانی خۆیان بدەنە ئەنجومەنی وەزیران بۆ چۆنیەتی چارەسەرکردنی ئەو کێشانەوە بە تاکید ئێمە ئەو کێشانە چارەسەر دەکەین طبێ وەکو عرضم کردن لە ساڵانی ڕابردوو ئەولەویەتی ئێمە شتی تر بووە ئێمە مەشغوڵ بووین بە مەسەلەی شەڕی داعشەوە و مەشاکلی کە لە هەرێم هەبووە ئەمڕۆ ئێمە دەستمان بە پرۆژەکانی تر کردووە و یەکێک لەو شتانەی کە حەلی بۆ دەدۆزینەوە ئەو پرۆژانەیە ئەوانەی کە جەنابەت باست کرد جەنابی سەرۆکی حکوومەت من ئاراس لە کوردستان 24 دوێنێ لەگەڵ یەکێتی لەسەر ئاستی باڵا کۆبوونەوە باسی چیتان کرد لەسەر چی ڕێکەوتن ڕاستە دەگوترێ هەموو لایەنەکان لەگەڵ دواخستنی هەڵبژاردن بەڵام هیچ کامێکتان بێری ئەوە ناکەن ینی بڵێن بە هەڵبژاردن دوا بخرێت چونکە ئەوە دەنگۆیەکی زۆر هەیە لە ناو خەڵکیش بڵاو بووتەوە پرسیاری دوم کەمێک پێستا سەرۆک بارزانی وتارێکی و باسی لەو کە پەیوەندیەکان لەگەڵ بەغدا وڵاتانی دیکە ئاسایی بۆتەوە بەرەو پێشچوونێکی باشەیە بەرەو پێشچوونەکان ئایا لە چه ئاستێکە و باس لەوە دەکرێت جەنابتان ینی زارێشتکە بستنەوە تورکیا لەو نزیکانە ئایاوە کەی دەکرێت کۆتا پرسیاریشم ئەوەیە ئەمریکا کۆمەڵک گەماروی نوێ لەسەر ئێران سەپاند و یەک لەوانە یەک لە مەرجەکان ئەوەیە کە هەر وڵاتێک ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ ئێران هەبێ ئەبێ ڕای بگرێ هەرێمی کوردستان یەکێکە لەو هەرێمانەی کە زۆر ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ ئێرانێ ئایا ئێوە وەکو حکوومەت هەرێمی کوردستان ئامادەن ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ ئێران ڕابگرن زۆر سپاس خۆی بە نسبەت پرسیارەکانت من لە پرسیاری یەکەمەوە دەست پێ بکەم ئێمە کۆبوونەوەیەکی باشمان طبعا لەگەڵ یەکێتی دوێنێ هەبووە کۆبوونەوەکەی پارتی و یەکێتی لەو چوارچێوەیە کە خۆ ئامادەکردنە بۆ ئەوەی لەگەڵ بەغدا بە چه شێوەیەک ئێمە دانوستاندن بکەین وەکو عرضم کردن هەردوو لاشمان تاکیدمان لەسەر ئەوەیە کە نەک تەنها ئەم دوو لایەنە لایەنەکانی تریش لە هەرێمی کوردستان بەشدار بن لەگەڵ هەمومان پێکەوە بۆ ئەو داواکاریانەی کە لە هەرێمی کوردستان هەیە هەتا ئەم لەحزەیە هیچ لایەنێک بە شێوەیەکی ڕەسمی داوای نەکردووە کە هەڵبژاردنەکانی کوردستان دوا بخرێتن و من ئەگەر وەکو پارتی لێرە قسە بکەم ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان تاکیدمان لەسەر ئەوەیە کە هەڵبژاردنەکان دەبێت لە کات و ساتی خۆیدا بکرێتن ئەمە مووقفی ئێمەیە لایەنەکانی تریش کەسیان بە شێوەیەکی ڕسمی داوایان لە حکوومەت نەکردووە داوایان لە ئێمە نەکردووە کە ئێمە هەڵبژاردنەکان دوا بخەین ئەمە بەنسبەت هەڵبژاردنەکان پرسیاری ترت سەبارەت بە تاکید بارودۆخی علاقەی بینی هەرێمی کوردستان لەگەڵ چ لەگەڵ دەرەوە چ لەگەڵ وڵاتانی ئیقلیمی دوای ئەو ئەحداسی کە پار ڕوویدا بەڵێ ئێستا کەوتۆتەوە دۆخی جارانی خۆی من لە ئەخیر سەفەرم بۆ تورکیا بووە لە تورکیا بەشدار بووم لە مەراسمی سوێند خواردنی سەرۆکی کۆماری تورکیا و پەیوەندیەکانی ئێمە پەیوەندی ئاسایین و من چاوەڕێی ئەوە دەکەم کە لە ئایندەدا دیسانەوە سەردانی تورکیا بکەم هەتا ئێستا هیچ وادەیەک دەستنیشان نەکراوە بەڵام بە تاکید ئێمە ئەو سەفەرە دەکەین و ئێمە هەمیشە خوازیاری ئەوەین کە
علاقەی هەرێمی کوردستان لەگەڵ هەموو دراوسەکانمان علاقەیەکی باش و علاقەیەکی دۆستانە و علاقەیەکی برایانە بێتن و هەر لەو چوارچێوەیەش لە چوارچێوەی دەستوری عێراقیشدا ئێمە هەنگاوەکانمان بەرەو ئەوە دەبێت کە عیلاقاتی خۆمان لەگەڵ هەموو لایەنەکان بە باشی بەرەو پێشەوە ببین. ئەوەی ئەمریکا مەسەلەی گەماروەکان دەبێ حتا ئێستا بەڕاستی بۆ ئێمە لە هەرێمی کوردستان ڕوون نییە و من تەسەور دەکەم بۆ خۆشیان هێشتا ڕوون نییە، بەڵام بە تەئکید هەنگاوەکانی هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراق دەبێ وەکو بەشێک عێراق ئەو پابەندبوونەی کە هەیەی بەنسبەت ئەو گەماروەی کە لەسەر ئێراندا دەنرێتن هەرێمی کوردستانیش لە چوارچێوەی عێراقدا هەنگاو دەنێتن بۆ ئەو مەوزوعە. ئەوەی ئێمە کە کردومانە ئێمە دەوامان کردووە لە ئەمریکا دەوامان کردووە و لەگەڵ عێراقیش قسەمان کردووە لەگەڵ بەغدا دەمانەوێ زیاتر بەرچاوڕوونیمان بدەنێ و داوامان کردووە کە وەفدێکی ئەمریکا سەردانی ئێمە بکاتن بۆمان ڕوون بکاتەوە چ شتێکە ئەوەی کە دەبێ بکرێ یان چ شتێکە کە نابێ بکرێت ئێمە چاوەڕوانی ئەو کۆبوونەوەیان. بەڵام بە تەئکید هەرێمی کوردستان لە چوارچێوەی بڕیارەکانی بەغدا لە چوارچێوەی بڕیارەکانی عێراقدا هەنگاو دەنێت. سپاس پرسیارە دوو پرسیار منێتن. پرسیارەیەکێ جەنابەتە بەری چەند ڕۆژێکە چوو بۆ بەغدا و لەگەڵ حەیدەر عەبادیژی ڕینژ بخار یعنی مەدەبێت بزانین یعنی ئەف ئارشێت ناوبەرە بەغدا و هەولێرێدا بەرەف چارەسەریە چن یعنی چ تشتێنی پێوە دیارە نەخواستمە تەئثیرەکە مباشران یا ئەکسەر سەر هەرێما کوردستانێت کەتن. پرسیارێکی پرسیارە دوێژی ئەو بەرنامەجێ ڕەنج سەنگاوی ڕوودا و سەر مەسەلا دەرمانە نوکە هەوایەک دەست پێکریە کەمپینێک دەست پێکریە فێسبووکێ هەر کەسێکی هات بێت ئەم یلگەل ڕەنج سەنگاوی ئەژ یلگەل ڕەنجی سەنگاوی بەلێ پرسیارەوێ حکمەت الگەلە ئانە سپاس. خۆی پرسیاری یەکەم طبێ سەردانی من بۆ بەغدا لە چوارچێوەی ئەو عیلاقەیە بۆ ئەوەی کە لە بینی هەرێمی کوردستان و بەغدادا هەبووە لەگەڵ سەرۆک وەزیران کۆبوونەوەیەکی باشمان هەبوو. کۆبوونەوەی ئێمە زیاتر بۆ ئەو پرسانە بوو کە پەیوەندیان بە بارودۆخی ئێستایی هەرێمی کوردستان و بەغدا هەیە. لەو پرسانەی کە باسمان کرد مەسەلەی ڕێگەی بینی هەولێر و کەرکووک، ڕێگەی بینی مووسڵ و دهۆک و مەسەلەی بڕیاری ئەو بڕیارەی کە لە پەرلەمانی عێراق دراوە بۆ موچەی شەهیدان کە بڕیاری پەرلەمانە و دەبێ بەغدا حکوومەت ئەو بڕیارانە جێبەجێ بکات یعنی لەو چوارچێوەیە هاتووە. ئێمە ئەگەر بەراوردێک بکەین لە حەلی کێشەکان ئێمە دەبینین لەو کاتەی کە ئەو مشکلەیە مەشاکلی بینی ئێمە ڕوویداوە هەتا ئێستا ئەوەی کە جێی خۆشحاڵیە شتەکان بەرەو باشتر چوون بەرەو حەل چوون. بەڵام حەلێکی جەزری بۆ هەموو ئەو کێشانە تەبی ئەمە یەکەم وەختی دەوێ. دوام بە تەئکید ئێمە هەردوو لامان چاوەڕێی ئەوەین کە حکوومەتی ئایندە ئینشاءالله بە زووترین کات کە دەست بەکار بێت کە پێم وایە ئەمە چاوەڕوانی هەموو گەلی عێراقە کە ئەوە بە زووترین کات ئەو کارە بکرێتن. من پێم وایە ئێمە زیاتر دەتوانین بابەتی حەلی کێشەکانی تر لەگەڵ بەغدا دوای تەشکیلی حکوومەتی عێراق دوای تەشکیلی حکوومەتی نوێ لە بەغدا ئێمە دەتوانین ئەو پرسانە چارەسەر بکەین و یان گفتوگویان لەسەر بکەین بۆ چارەسەرکردن. ئەوەی کە جەنابەت باست کرد ئەو کەمپێنە بە تەئکید ئێمە ئەمڕۆ بەیانیش پێش کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئێمە کۆبوونەوەمان لەسەر ئەو بابەتی دەرمان و ئەوانە هەبوو. ئەمە مەسەلەیە کە پەیوەندی بە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە هەیە. ئەگەر پرسیارەکە ئەوەیە بەڵێ ئێوە لەگەڵن بەڵێ ئێمە زۆر بە جدی لەگەڵین کێشەکە لەکوێیە؟ کێشەکە حەقیقەت ئەوەیە ئەم مەوزوعە تەنها پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە نییە، پێویستە بەغداش یارمەتی دەربێت چونکە زۆری ئەو دەرمانانەی کە بە شێوەیەکی نایاسایی و بە تەزویرەوە دێن لە سنوورەکانی تر دێن بۆ هەرێمی کوردستان. ئێمە هەم داوامان کردو ئەو تەنسیقە دروست ببی لەگەڵ بەغدا و لە ناوخۆشمان بە دڵنیاییەوە ئێمە دەست دەکەین بە ئیجراعاتی پێویست لەو بارەوە. ڕەنزدە ڕزگار سایت و ڕۆژنامەی هاوڵاتی کاگنێسی دەربارەی وەزەی ئابووری هەرێمی کوردستان زۆر جاران لە جەنابەت و لە زۆربەی بە پرسەکان دەبیسترێت کە وەزەی ئابووری هەرێم بەرەو پێش دەچی
ئەو ئاماژانە چین بۆ بەرەو پێشچوونی بارودۆخی وەزعی ئابووری هەرێمی کوردستان. سپاس. خۆی ئێمە نەمۆن گوتووە وەزعەکە تەواو هەمووی باشە، بەڵام ئێمە دەبینین بەرەو وردە وردە بەرەو باشتر دەڕوە. ئاماژەی باشترین ئاماژەیان ئەوەیە ئێستا ئەمە چەند مانگێکە مەسەلەی موچە کێشەیەکی گەورە نییە لە هەرێمی کوردستان، وردە وردە خەریکە. طبعاً لەگەڵ ڕێز و سوپاسم بۆ خۆڕاگری موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەمە خەریکە وردە وردە عیلاج دەکرێتن. ئێمە دەبینین مەسەلەی ئیستیسمارات و وەبەرهێنان لە هەرێمی کوردستان ممکنە بەهێواشی، بەڵام خەریکە دەست پێ دەکرێتەوە. ئێمە دەبینین خەڵک زیاتر لە جاران بە ئومێدەوە سەیری بارودۆخی هەرێمی کوردستان دەکات لە ڕووی ئابووریەوە کە بەنسبەت هەرێمی کوردستان ئەمە مهمە. ئێمە 4 ساڵی زۆر سەختمان بەڕێ کرد. ئەم 4 ساڵە سەختەی کە بەڕێمان کردووە ئەوەی کە من دەمەوێت ئێستا بڵێم، من دەڵێم ئێمە لە ناو تونێلێکی زۆر تاریک بووین، ئێستا ڕووناکیمان لێ دیارە. بە تەواتی دەرنەچوین، بەڵام ئەو ڕووناکیە دیارە و ئەمە وا دەکاتن کە من بە خۆشببینیەوە و بە گەشتبینیەوە سەیری ئایندەی مەسەلەی اقتصادی لە هەرێمی کوردستان بکەم. سەنگەر عەبدوڕەحمان لە تۆڕی میدیای ڕوودا و کاک نێنجرمان دوێنێ لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوە باسیەوت کرد کە دەتانەوێت پێکەوە خۆتان ئامادە بکەن بۆ بەغدا، بەڵام لەناو خۆتاندا لەسەر چی ڕێکەوتوو بەتایبەتی لەسەر پۆستەکانی بەغدا و پۆستی سەر و کۆمار و ئەو ئێستا خاخانێک کە بەرکوور دەکەوێت لە نێوان پارتی وەکێتیدا چۆن ڕێکەوتون لەسەری. بابەتێکی دیکە جەنابەت باسی ڕێگای کەرکووک هەولێر و مووسڵ دهۆکت کرد. هیچ ڕوون و دیارەکەی ئەو ڕێگەیە دەبێتەوە بەتایبەتی ڕێگەی کەرکووک هەولێر کە خەڵک زۆر چاوەڕێ. پرسیارێکی دیکە ئێستا کۆمەڵی قوتابی کە زانیان جەنابەت کۆنگری ڕۆژنامە نووسیتەیە تەلەفۆنیان بۆ من کرد یەکەمەکانی زانکۆ چەند جارێکی ژاتونەتە بەردەم ئەنجومەنی وەزیران خۆپشاندانیان کردووە، مانگرتنیان ڕاگەیاندووە. هیچ ڕوونە مستەقبەلی ئەوانە چیە بێ کەی دادەمەزرێن چارە نووسیان چیە بێت؟ خۆی بەنسبەت پرسیاری یەکەمت لە ڕێگەکان ئەوەی بینی یەکەتی و مەسەلەی پۆستەکان هەتا ئێستا ئەوە نەبووتە بابەتی بازکردنی ئێمە چ پۆستێک بۆ چ لایەنێک بێ، ئەوەی کە بەنسبەت هەردوو لامان و پێم وایە هێزەکانی تریش لە کوردستان گرنگە ئەوەیە ئەجێندای کۆبوونەوەکانی ئێمە لەگەڵ بەغداد لەسەر چه ئەساسێک دەبێت. ئێمە لژنەیەکی هاوبەشیمان دروست کردووە، خەریکن ئەو پرسانەی کە پەیوەندیان بە هەرێمی کوردستان و بەغداوە هەیە، ئەو پرسانە باسییان لێ دەکرێت و داواکاریەکانی هەرێمی کوردستان و چۆنیەتی عیلاجکردنیش لەگەڵ بەغدا خەریکن باز بکرێ. طبعی ئەمە هەم بۆ ئێمە مهمە هەم بۆ بەغداش مهمە. ئێمە هەرێمی کوردستان جددیە لەوەی کە دەیەوێت کێشەکانی خۆی لە چوارچێوەی دەستوری عێراقدا چارەسەر بکاتن و بەغداش بۆ ئەم 4 ساڵە، چونکە ئێمە هەردوو لامان 4 ساڵی ناخۆشمان بەڕێ کرد. ئەمڕۆ مەرحەلەیەکی نوێیە هەم بۆ عێراق بە شێوەیەکی گشتی. هەڵبژاردنەکانی عێراقیش ئەوەیان سەلمان، خەڵکی عێراق داوای خەدەمات دەکا، خەڵکی عێراق شایستەی ژیانێکی باشترە و داوای ژیانێکی باشتر دەکاتن و لەو چوارچێوەیەشدا ئەمە چۆن دەستەبەر دەکرێت لە هەموو شتێک مهمتر ئەوەیە کە دەبێ ئارامیەکی سیاسی لە عێراقدا هەبێ و بەبێ چارەسەرکردنی ئەم کێشانەی کە ئەمڕۆ لە عێراقدا هەیە و لەناو ئەو کێشانەش ئەو کێشانەی کە بینی هەرێمی کوردستان و بەغدا هەیە بە تەکید زۆر زەحمەت دەبێ ئەو ئارامی سیاسی دەستەبەر بکرێ. بەنسبەت هەرێمی کوردستان زۆر مهمە لەسەر ئەساسی دەستور بە تایبەتی لە مەرحەلەی نوێی کە حکوومەت کە دادەمەزرێ لە بەغدا ئەم شتانە یەکلا بکرێتەوە. ئێمە کاتێکی یەکجار زۆرمان بە فیرۆدا هەردوو لامان و نەمانتوانی ئەم کێشانە چارەسەر بکەین. ئەگەر دەمانەوێ ئیستیقراری سیاسی لەم وڵاتە هەبێ مەرجی یەکەمی ئەوەیە دەبێت دەست بەرین بۆ ئەم کێشانە و چارەسەریان بکەین. بەنسبەت پرسیاری کەرکووک بەڵێ لیژنەکان خەریکن. طبعی خۆتان دەزانن یەکێک لە کێشەکانی کەرکووک ئەو جسرەیە کە لەوێ نەماوە ئێستا بڕیار درراوە ئەو جسرەیە ئەو پردە دووبارە دروست دەکرێتەوە. وەفدی ئێمە پێشی 2 ڕۆژ کوبوونەوەیان کردووە لەگەڵ جانوبی لەولا و ئێمە هیوادارین یعنیش پرۆسەکە دەستی پێکردووە هەر لەسەر وەختەکە ماوەکەی
بە شێوەیەکی فەرمی بکرێتەوە. دامەزراندن ئێمە بە پێی پێداویستی لە هەرێمی کوردستان دایان دەمەزرێنین، ینی بە پێتە بەداڵان من پێشتریش پیرۆزباییم لێیان کراوانەی کە دەرچوون یەکەمەکان بەس تاکید بۆ دامەزراندن ئەوان ئەولەویەت دەبن بۆ دامەزرانن بە تایبەتی ئەوانەی کە یەکەم دەرچوون و بە پێی پێداویستی بە تاکید دایان دەمەزرێنین. بەڵام خاڵاتیان چاوەڕی ئەو چاکسازەکان کاتە خاڵی تا ئێستا کەسێکی دیار یا کەسێکی ئەوەی دەستی پێدراوە لە گەڵی دە پرۆسەی چاکسازی بەرنەکردەوە وەری دادگا یاسا نەکراوەتەوە. زۆر ئەوەی خاڵی یەکەم تەبێ وەکو بڕیار ئێمە بڕیارمان داوە بۆ تاپۆکردنی ئەو خانوانە ئەو بڕیارەش لە پەرلەمانە و بڕیارەکەش بۆ هەموو ئەو ینی ڕێگاکاری یاساییە بۆ ئەوەی چۆنیەتی تاپۆکردنی ئەو خانوانە ئەو بڕیارە بە سعرەکەی چۆن دەبێ و بە قیمەتی چەند دەبێ ئەوانە وەزارەتی شارەوانی حەقەت دەتوانن ئەو جوابە بزەبت بدەنەوە و بە تاکید ئەوەیان هەیە. بەنسبەت گەندەڵی بەڵێ زۆر خەڵک زۆر کەس هەیە لە دادگا دەبێ کارەکانیان یەکلا بکرێتەوە. ئێمە لە دەستەی نەزاهەمان هەیە دەستپاکیمان هەیە و خۆشیان تەقریریان داوە راپۆرتیان ئەعلان کردووە کە هەتا ئێستا چەند دۆسەیان یەکلا کردوتەوە. بەڵام من دیسانەوە دەڵێم ئەمە معنە ئەوە نییە کە لە وڵاتی ئێمە هەموو شتێک تەواوە و هیچ کێشەیەک نییە بە تاکید مەشاکل هەیە. بەڵام لەگەڵ ئەوەشدا لە مەسلەی پرۆسەی شەفافیەت و لە مەسلەی بەرگاربوونەوەی گەندەڵی حکوومەت جددیە و دەستەی نەزاهەش هەتا ئێستا لەو ڕوویەوە دادگاکان و دەستەی نەزاهە کاری باشیان ئەنجام داوە. باس پێداش بیکات باڵێ بەسەر کوردستان تیویش واریش نه فەرمو باس پێدا بۆ خۆی پرسیاری خۆی بکات. نەچیرواناکار فارسم لە کەناڵی سپێرە دوو پرسیارمێ پرسیاری یەکەم شتێک لە دەستگاڕاگەیانەکان زۆر باز دەکرێت ڕێکەوتنی هەرێم لەگەڵ ڕووزنەفت کە بەغدا داوا دەکات و ڕێکەوتنە هەڵوەشێتەوە یاخود ڕێکەوتنەکە تەسلیم بە حکوومەتی عێراق بکرێت. ئەمە هیچ باسێک هەیە یاخود ناکۆچەکتان هەیە لەگەڵ حکوومەتی عێراق لەسەرەوە. پرسیاری دومیشم لەسەر هەڵۆشانەوەی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم گوایە ئەنجومەنی وەزیران خەریکە پرۆژەیەک ئامادە دەکات ئەنجومەنی پارێزگاکان هەڵوەشێتەوە ئەنجومەنی شارەوانی لەجێ ئەوان کارا بکرێتەوە. ئەمە ئەسلی هەیە خۆی بەنسبەت خاڵی یەکەم ئێمە هیچ ناکۆکیەکمان نییە. ئەوەی ئێمە لەگەڵ کۆمپانیای ڕۆزنەفت کردومانە بابەتێکی تیجاریە و عقدەکانی ئێمە لە چوارچێوەی دەستوری عێراقدایە و دەستوری عێراق ئەو مافەی بە هەرێمی کوردستان داوە و بەڕاستیش ناکۆکیەک لە بینی ئێمە و بەغدا لەسەر ئەو مەوزوعە نییە. ینی باس نەکراوە هیچ چونکە بەغداش دەزانن ئێمە بە پێی دەستور ئەو کارەمان کردووە. بەڵام خۆی خودی هەموو پرۆسەی مەسەلەی نەوت و غاز لە هەرێمی کوردستان و لە عێراق ئەوە بابەتێکە کە دەبێ لە نەتیجە لە بینی هەرێمی کوردستان و بەغدا لەسەر ئەساسی مەسلحەتی هەموو عێراق یەکلا بکرێتەوە. ئەوە بۆ چوونی ئێمەیە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و دەشمانەوێ بەو شێوەیە حەل ببێ. حەلێک کە جێی ڕەزامەندی هەم بەغدا بێ هەم جێی ڕەزامەندی هەولێریش بێتون و هاوڵاتیانی عێراقیش بە شێوەیەکی گشتی سوودمەند بن. ئەوەی کە ئێستا لە بینی ئێمە و بەغدا باز دەکرێتن و ئێمە داوا دەکەین ئەوەیە ئەو نەوتەیە کە ئێستا لە کەرکووک عملیان بە شێوەیەکی عملی بەغدا ناتوانێت هەناردەی دەرەوەی بکاتن. ئێمە باسی 250,000 هەتا 300,000 بەرمیل نەوت دەکەین. ئێمە بە بەغدامان گوتووە کە ئێمە ئامادەین یارمەتیان بدەین بۆ هەناردەکردنی ئەم نەوتە و سۆمۆ دەتوانێت لە بەندەری جیهانوەری بگرێتون و بیفرۆشێ. تەمەەن واردەکەشی کە دەگەڕێتەوە بۆ عێراقە
و دەتوانێت زۆر مەشاکلیش حەل بکاتن و بەتاکید هەرێمی کوردستانیش لەو چوارچێوەیەدا مستەفید دەبێ و ئێمەش دەتوانین هەندێک لەو کێشانەی کە ئەمڕۆ هەیە حەلیان بکەین هەتا ئێستا ئەمە لەلایەن بەغداوە وەڵام نەدراوەتەوە بەڵام وەکو ڕۆژنەفت ئێمە ئەوەمان نییە لە کێشەمان نییە پرسیاری دووهەمت ئەنجومەنی پارێزگاکان نەخێر ئێمە بڕیاری وامان نییە هەڵوەشاندنی ئەنجومەنی پارێزگاکان بەڵام یەک ئەوە ڕای خۆمە وەکو شخصی ها ئێمە لە هەرێمی کوردستاندا ئەو سیستەمە بەڕای من شخصی سیستەمەکە دەبێ پێداچوونەوەی بۆ بکرێت یان ئێمە ئەنجومەنی پارێزگاکانمان پێویستە یان ئەنجومەنی شارەوانیەکان یعنی ئەم هەردووە بەڕاستی لە ڕووی سیستمی ئیداریەوە لە جیاتی ئەوەی کێشەکان هەڵکەن کێشەکانیان تعقید کردووە ئەمە بابەتێکە دیراسەت من داوام کردووە دیراسەت بکرێ بەڵام بڕیارێک بۆ هەڵوەشانەوە ئەو بڕیارە لە حکوومەتدا نییە من بە کاک فەرمو من هاوکار لە کورسات نیوز دوو پرسیارمێ پرسیار یەکەمیانەوەیە پێش جەژن موچە بە هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەدرێت پێش جەژن موچە بە هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەدرێت ینی بەشێک وەریان گرتووە بەشەکەی تریش تاوەڕێ پرسیاری دووەمیشم ئەوەیە ینی دوو ڕۆژ پێش ئێستا جێگری سەرۆکی حکوومەت لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی داوای لە تورکیا کرد ینی گەشتەکانی نێوان تورکیا و سلێمانی دەست پێ بکەنەوە تۆ وەک سەرۆکی حکوومەت ینی باس لەوەش دەکرێت بەردەوامیش پەیوەندی تۆ لەگەڵ تورکیا باشە چ داوایەک تێ بۆ تورکیا حکوومەت بەڕسمی هیچ داواتان لە تورکیا کردو بۆی گەشتەکانی نێوان سلێمانی و تورکیا دەست پێ بکەنەوە سوپاس خۆی بەنسبەت خاڵی یەکەم من ئەوەی کە بەنسبەت ئێمە مهمە ئەوەیە وەکو ئەوەی کە ئێستا ئەم چەند مانگە ڕوویداوە هەموو سی ڕۆژ جارێک دەبێت معاشێک بدرێ ئەوە مهمە اینجا کەی دەدرێ بە تاکید وەزارەتی مالی خشتەی پێدانی موچەی خۆی هەیە و ئەو پرۆسەیە بە تاکید بەردەوام دەبێت ینی کێشە لەو پرۆسەیە هەتا ئێستا هیچ شتێک نییە کە کێشە دروست بکاتن بۆ ئەو پرۆسەیە بەنسبەت فڕۆکەخانەی سلێمانی لەو کاتەشیەوە کە تورکیا ئەو بڕیارەیدا دەبێ بڕیاری تورکیا بڕیارێکی سیاسیە و هەندێک بۆ چوونیان هەیە کە پێویستە بە جددی وەری بگرین ئێمە لە هەرێمی کوردستان بە جددی وەری بگرین و نیگەرانیەکانیان نیگەرانی جددین و ئەو نیگەرانیانە ناکرێتن ئێمە هەروە تێبپەڕێ و لەسەر ئەساسێک کردویانە بە بێ ئەساس بە تاکید نەیان کردووە تورکیا بەڵام ئەوەی کە من وەکو سەرۆکی حکوومەت داوام کردووە ئەو کێشەیە چارەسەر بکرێتن و هەر ئەو کاتەش داوام کردووە و دوای ئەوەش و بە تاکید لە جهودی خۆشمان بەردەوام دەبین هەم بۆ ئەوەی ئەو نیگەرانیانەی تورکیا نەمینێ و هەم فڕۆکەخانەش بکرێتەوە بەڕووی ئەو فڕۆکانەی کە لە سلێمانیەوە بەرەو تورکیا و بەرەو دەرەوە دەچن ئەحتەوە بەسە ئەفەرموو باشە توش بێژە بە کاکە شەرقی ئەحمەد زێواریم لە دەنگی ئەمریکا لە هەرێمی کوردستاندا حکوومەتی تایبەت بەخۆی هەیە و هەروها پەرلەمانیش تایبەت بەخۆی هەیە من دەمەوێت بپرسم لەبارەی گەماروەکانی سەر ئێران حکوومەت هەرێمی کوردستان بۆچی دەگەڕێتەوە بۆ حکوومەتی بەغدا چونکە لەسەر ئاستی نێودەوڵەتی زۆر جار مامەڵە بە جۆرێک لەگەڵ هەرێمی کوردستان کراوە کە هەندێک جار لەگەڵ عێراق بەو شێوەیە نەبووە ئایا هەرێمی کوردستان ئەو ئاڵ و گۆرە بازرگانی ڕادەگرێت یاخۆت بەردەوامی پێدەدا لە چوارچێوەی عێراقدا ئێمە هەنگاو دەنێ لە چوارچێوەی ئەو بڕیارانەی کە لە بەغدا لەسەر ئەم مەسەلە ئەم مەوزوعە تەنها بۆ هەرێمی کوردستان نییە ئەم مەسئلەیە پەیوەندی بە هەموو عێراقەوە هەیە و ئێمە ئەو یاسا و تعلیماتانە جێبەجێ دەکەین ئەوانەی کە لە عێراقەوە دەردەچێت هەتا ئێستا ئێمە نازانین مامەڵەی ئەمریکا لەگەڵ عێراق لەو بابەتە چۆن دەبێت بنواکو میسالێک بۆتان بینم لە منطقەی جنوب زیاتر لە 155 هەتا 60 اعتمادی سەرەکی عێراق لەسەر ئێرانە بۆ کەهرەبا مەسەلا بۆ دوو مەحەتەی گەورەی غاز هەر لەو سنوورە غازەکەی لە ئێرانەوە دێ و بە تاکید عێراقیش وەزعێکی تایبەتی خۆی هەیە یعنی پرسیاری ئێمە ئەوەیە دەبێ بۆمان ڕوون ببێتەوە ئایا و حەقی خۆمانە ئێمە ئەوە بزانین هەم وەکو عێراق هەم وەکو هەرێمی کوردستان بە تاکید هەدەفەکە ئەوە نییە ئێمە گەماروی سەر ئێران بشکێنین هەدەفی ئێمەوە نییە
ئێمە دەمانەوێت بزانین علاقەیەکمان هەیە لەگەڵ ئەو وڵاتە سنوورێکی دوور و درێژمان هەیە ئێمە دەبێت بزانین فعلەن ئەوەی کە مەبەستە و نابێ بکرێت چییە ئێمە لەو چوارچێوەیەدا هەنگاوەکانی ئێمە لە ئەو هەنگاوانە دەبن ئەوانەی کە لەلایەن بەغداوە و پێکەوە جێبەجێ ئەو هەنگاوانە دەکەین بداية مساء الخير دولة الرئيس باش جنابی سەرۆک وەزیران چەندین جار سەرکەردە مەسعود بەرزانی گوتوویەتی کە مەرجی نەتەوەیی خۆی هەیە بەر لەوەی بچێتە نێو هەر هاوپەیمانێکەوە لە چوارچێوەی دەستووردا بە ڕێزیشتان جەخت لەوە دەکەنەوە کە بەغدا قوڵای استراتیجی هەیە بۆ چارەسەرە کوردیەکان ئایا هیچ هەستان بەوە کردووە لە ڕۆشتنتان و هاتنتان و کۆبوونەوەکانتان لەگەڵ بەغدا کە پەسەندکردنێک بۆ ئەو مەرجان کوردیانە هەیە و چی ئەبێت ئەگەر بەغدا حکوومەتێکی زۆرینەی بکێنە دوور لە بەشداریکردنی ئێوە کە ئێوە هەمیشە داوای دەکەن و ئایا ئێوە هێڵی سوورتان هەیە لەسەر هەر کەسایەتیەکی دیاریکراو لە بەغدا بۆ نمونە؟ بەنسبەت پرسیاری یەکەم مەسەلەی ئێمە شروط نییە زانی ئێمە وا قسە لەگەڵ یەکترنەوەکەین لەگەڵ بەغدا ئێمە وا قسە دەکەین ئێمە لە ناو وڵاتێکدا دەژین کە ناوی عێراقە دەستورێکمان هەیە 180 گەلی ئەم وڵاتە دەنگی بۆ داوە ئەم دەستورە ڕێگە چارەسەری کێشەکانی بۆ دیاری کردوین ئەوەی ئێمە دەمانەوێ ئەوە نییە شەرت و شروط نییە دەمانەوێ ئەم دەستورە جێبەجێ بکرێتن ئەگەر فعلن دەمانەوێ استقرار لە عێراق هەبێ ئەگەر ناشمانەوێ استقرار هەبێ ئەگەر بەغدا مهتەم نییە بە استقرار ئێخوا ئەم وەزع هەروە بەردەوام دەبێ بەڵام ئەگەر فعلن بەغدا دەیەوێ حەلی کێشەکانی عێراق بکات ئەم شتانە کێشەن و ئەگەر ئەم شتانە کێشە نەبن ئەگەر ئەم شتانە حەل نەکرێن ئەم کێشانە بەردەوام دەبن من پێشتریش گوتومە گەلی کوردستان قیادەی سیاسی کوردستان بۆ بڕیاریدا ڕەفراندوم بکات چونکە کێشە هەبوو کێشە لە بینی عیلاقەی ئێمە هەبوو لە بێئومیدی ئێمە بوو هەموو حەلێک ئێستا دەمانەوێ ئەو حەلانە هەبن دەمانەوێ ئەو حەلانە لە بەغدا ئێمە ببینین نقطەی تر بەنسبەت ئێمە هیچ خەتی سوورمان لەسەر هیچ کەسێک نییە لە بەغدا حقیقت بەنسبەت ئێمە خەتی سوورمان نییە ئێمە دەمانەوێ مەسافەیەکمان هەبێ مەسافەیەکی لەگەڵ هەر هەمویان یەک مەسافەمان هەبێ و بەنسبەت ئێمە ئەوەی کە مهمە ئەوەیە ئەجندای ئەو حکوومەتە چۆن دەبێ بۆ خزمەتکردنی هەموو عێراق ئەم هەڵبژاردنانەی کە ئەم جارە لە عێراق کرا جارێ نسبەی مشارەکە زۆر کەم بوو پێش هەڵبژاردن لە عێراق هەندێک لایەنی عێراق وا تەسەوریان دەکرد هەر چەند مووقفیان تند بێ مقابلی کورد زیاتر دەنگ دێنن خۆشبەختانە گەلی عێراق ئیسپاتی کرد اینجا هەموو گەلی عێراق بە شیعە و بە سونە و بە عەرەب و بەر هەمویان لەسەر ئەو ئەساسە دەنگ نادەن بە هیچ حزبێک و ئیسپاتیان کرد کە وانییە ڕقیان لە کورد نییە ئەمە ملەت ئیسپاتی کرد گەلی عێراق ئیسپاتی کرد داوای خەدەمات دەکا داوای باشترکردنی ژیان دەکاتن ماندوو بوون لەو هەموو شعارانەی کە دەدرێتن و کورد دەیەوێ وا بکە و اینجا دەبێ مووقفێکی تون مقابلی کورتیانە بێ ئەمانە هەمووی لەم هەڵبژاردنە گەلی عێراق وەڵامی ئەمانەی هەموو دایەوە گوتی ئێمە دەمانەوێ خەدەمات هەبێ ئێمە دەمانەوێ ژیانی باشترمان هەبێ و شایستەی ئەوەین وەزعێکی باشترمان هەبێ و بۆچوونی ئێمەش بۆ هەر حکوومەتێک لە بەغدا ئەوە دەبێتن کە گەلی عێراق بە شێوەیەکی گشتی هەر هەمویان شایستەی ژیانێکی باشترن و دەبێت لە ڕووی ژیانەوە احتیمام بدرێ بە داواکاری گەل فەرموو آخر پرسیار دەنگت دێ کاکە فەرموو من سعید عەبدوڵڵام لە ڕادیۆی نەوابەڕە سەرۆک حکومەت دیارە ئەمڕۆ یەکێک لە تەورەکانی کۆبوونەوەکەتان تایبەت بووە بە بودجەی ساڵی 2019 هەرێمی کوردستان ئایا ئێوە دڵنیان لە بڕێک داهاتی هەرێمی کوردستان بۆیە دەتانەوێت بە پێی بودجە دابشکاری بکەن لە کارەکانتان پرسیارەکەمە پرسیاری دووەمیش ئەوەی جارێک کە هاوڵاتیانی کوردستانی نیگەران کردووە بابەتی کارەبایە مانجی ڕابردوو لە سنووری پارێزگاکانی هەولێر سلێمانی دهۆک و هەڵەبجەش بڕێکی زۆر پارەی کارەبای مۆلیدە لە هاوڵاتیان وەرگیراوە لە 13000ەوە تا 17000 ئایا ئێوە بەنیازدین بە شێوازێک کە مامەڵە بکەن بۆی ئەم هاوڵاتیانە لەوە زیاتر نیگەران نەبن خۆی بەنسبەت پرسیاری یەکەمت لە بیرم توش بوو پرۆژەی بودجەی 2019 بەڵێ هەرێمی کوردستان ئێمە دەمانەوێت بودجە دابن چەند ساڵە خۆ ناکرێتن هەروە بەردەوام بین ئێمە ئێستا زیاتر
استقرارێک هەیە لە مەسئلەی مالی دەمانەوێت بۆ ساڵی ئایندە بودجەی هەرێمی کوردستان ڕێک بخەین. بابەتی کارەباتە بێ بابەتێکی گرنگە، بابەتێکی جددیە و کێشەی گەورەش لەم سەکتەرەدا هەیە لە هەرێمی کوردستان و ئێمە لە حکوومەت بە جددی لەسەر ئەم بابەتە ڕاوەستاوین، هەم بۆ مەسلەی موەلیدەی ئەو پارەی موەلیدە و هەمیش لە مەسلەی چۆنیەتی چارەسەرکردنی ئەم کێشەیە بە شێوەیەکی درست. ڕێفۆرمەکان دەستی پێکردووە و من هیوادارم ئینشاءالله لە ئایندەدا ئێمە شاهدی ئەوە بین کە وەزعی کارەبا باشتر دەبێت لەوەی ئێستا بە دڵنیاییەوە. کەوتو پرسیار جناب سەرۆکی حکوومەت ئاماژەت بەوەدا کە پارتیوی جدید زۆر حەزیان لێیە کە شاندێکی هەڵبەش بشکەوە ئەنجامی عەدل و بەرز گەردەوی دەرچوو کە گۆڕانکاری وە لەسەر ئەنجامەکانەوە. ئایا هیچ مڕۆنەتان لە مۆقفی ئەو چوار پارتەی کوردستانی ئەوەی کە ناڕازی بوو لەسەر ئەنجامی هەڵبژاردن، ئایا هیچ مڕۆنەتان لە مۆقفیان بینیوە و حیوانتان کردووە بێنە ئەوانش بێن بەشدار لەو شاندێکی هەڵبەش بشکەوە؟ خۆی ئێمە چاوەڕێی ئەوەین طبی مرونەت چێ ئێمە چاوەڕێی من لە ڕۆژی یەکەم کە دوای هەڵبژاردن تأکیدم لەوە کردوتەوە کە دەبێ نیگەرانی ئەم لایەنانە کە نیگەرانن لە نەتیجەی هەڵبژاردن ئەم نیگەرانیانە دەبێت بە جددی وەربگرێ و هەوڵ بدرێ ئەم نیگەرانیانەیان نەمینێ. یەکێک لە داواکاریان ئەوە بوو کە جارێکتر ئەم پرۆسەیە بەدەست هەژماردە بکرێتن و قبول کرا و ئەوەی کە ئێستا ئێمە چاوەڕێی ئەوەین ئەم نەتیجەیە بە شێوەیەکی فەرمی ئەعلان بکرێتن. من پێم وایە دوای ئەوەی کە بە شێوەیەکی فەرمی ئەعلان کرا، چونکە من پێم وایە ئەو لایەنەش چاوەڕێی ئەوەن بزانن نەتیجەی ئەم پرۆسەیە بەکوێ دەگا. دوای ئەوەی کە بە شێوەیەکی فەرمی ئەعلان کرا بە تەئکید هەم یەکەتی نیشتیمانی و هەم پارتیش هەردوو لامان نامانەوێت بە تەنها ئێمە بە تەنها بین لەو پرۆسەیە دەمانەوێت ئەو لایەنەمان لەگەڵ من هەمومان پێکەوە بچین، چونکە پرسی بەغدا پرسێک نییە، فەرقە لەگەڵ ئەوەی ئێمە لە کوردستانێک پرسی هەموو گەلی کوردستانە و هەمومان ئەگەر یەکدەنگ بین دەتوانین باشتر بەرگری لە مافەکانی هەرێمی کوردستان بکەین. دوای ئەعلانکردنی ئێمە بە شێوەیەکی فەرمی لەگەڵ ئەوانیش دادەنیشین و داوا دەکەین پێکەوە بین و زۆر سوپاس بەخێر بێن. ڕۆژنامەوانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان نێچیروان بارزانی بوو. بەنسبەت ئەوەی خاڵی یەکەمی بودجە دەستی پێکردووە پرۆسەکە، بەڵام ئایا کەی تەواو دەبێ یان تەواو نابێ ئەوە دەستیان پێکردووە و خەریکن ئیشی لەسەر دەکەن. کۆگاکان ئێمە بە وەزارەتی پێشمەرگەشمان گوتووە ئەمانە بە یەکەی هەفتا و هەشتاشمان گوتووە کە ئەمانە لیژنە دادەنرێ بۆ ئەوەی هۆی ئەسڵی بزانین. ئێمە حتا ئەو هۆیانە دەرنەکەون بەڕاستی من ئێستا ناتوانم هیچ قسەیەک لەو بارەوە کە کاکە تو قسە پرسیاری خۆت کە مادەم ئەوەندە عاجز بووی پرسیاری خۆت بکە. فەرمو بەڕێز سەرۆکوەزیران هێمن سابری لە کوردستان تیڤی دوو پرسیارمە بۆ ئەم پرسیارەکان بەشێک لەوانە کرابوو ئەویژەوەی هیچ پێشنیازێک هەیە لە پاشەکەوتی موچەی فەرمانبەران بتواندرێت قەرزەکانی کارەبا و ڕسومات و هەندێک غڕاماتی سیارات و ئەو شتێک کە باز دەکرێت بدرێتەوە. و پرسیاری دومیشم حکوومەتی هەرێمی کوردستان هیچ بڕەپارەیەک خۆ بودجێکی دابین کردیە بۆ ئەو پرۆژانەی کە تەواو نەبوونە لە ئێمە بەنسبەت پرسیاری یەکەمت ئەوە یەکێک لەو بابەتانە بوو کە ئێمە باسمان کرد لە ئەنجومەنی وەزیران، بەڵام هەتا ئێستا وزوحێک نییە، یعنی هەتا ئێستا بەرچاوڕوونیەکمان نییە چۆن ئەو کارە بکەین. بەنسبەت پرسیاری دوام بەڵێ ئێمە دەستمان پێ کردووە بودجەیەکمان داناوە لە وەزارەتی دارایی دەست پێ دەکەن لەو مانگەوە بۆ ئەو پرۆژانەی کە ماونەتەوە دەست پێ دەکەن پارەی مقاولات و ئەوانە دەدرێتن لەو مانگە یان لەو مانگە دەست پێ دەکەن. من ئەرشە شوانی پرسیار بکە یەک پرسیار دەکەم. ماوەکانی ڕابردوو زۆرترین کێشە لەسەر نەوت و دەرهێنانی نەوت و فرۆشتن هەبوو. راپۆرتەکانی دیلۆت چەند دەتوانی متمانە دروست کاتەوە لە نێوان لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان دەربارەی نەوت و لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا. لاما کادا و پرسیارەشم زۆربەی خەڵک کە خاوەن زەوین مۆڵەتیان هەیە خان و دروستکان بەڵام پرۆژەیان نییە.
پرۆژه خزمەت گوزاریان نیە چاوەڕێن ئایا حکوومەت پلانیە لە ساڵی 2019 پرۆژه خزمەت گوزاری بۆ گەڕەکانە ببات کە زەویەکان دابشکەوە بە پێی ئیمکانات حکوومەت ئەوەی پێی بکرێ بۆ گەیاندنی خزمەت گوزاری دەیکات بەڵام ئیمکاناتی حکوومەتیش هەر ئەوەندەیە بەنسبەت پرۆسەی نەوت و ئەوانە وڵی ئەزانی چۆنە خۆی ئەمە پرسیارێکە دەبێ من لەو لایەنانە بکەم ئەگەر قەنەعەتیان بە جاران اتهامێکی زۆری حکوومەت دەکرا بەوەی کە شەفاف نییە کردەکە خۆ ئێستا ئێمە گەورەترین کۆمپانیای وردبینیمان هێناوە ئەم پرۆسە هەمووی وردبینی دەکرێت چه قەنەعەتیان هەیە یان نییە ئەوە مشکلەی خۆیانە ئەو مشکلەی ئەوەی کە بەنسبەت من مهمە بەنسبەت حکوومەت مهمە یەک نقطەیە ئایا ئەو وردبینیە بەڕێکوپێکی کراوە ئێمە دڵنیاین بەڕێکوپێکیرەوە کێ دەیەوێت تحقیق لەو مەسەلەیە بکە بۆ بفەرمو کێ دەیەوێت زانیاری زیاتر وەربگرێ بۆ بفەرمو چ لایەنی سیاسی دەیانەوێیان فەرموون کەرەمکەن بۆ وەربگرن بەغدا دەیەوێت بەعکسەوە ئێمە ئەسڵەن ئەم مەوزوعەمان داوامان لە بەغدا کردووە داوامان کردووە کە وەفدیان بێ بۆ ئەوەی ئێمە ئەم پرۆسەیان هەمووی بۆ شەڕح بکەین هەم لە پەرلەمان هەم لە حکوومەتیش کە چۆن ئێمە ئەم ئیشەمان کردووە بەڕاستی ئەو ئیشەی کە ئێستا دەکرێت لەلایەن لجنەی ئێمەهی سکرتاریەتی ئەنجومەنی نەوت و غاز جێی شانازین ئەو کارێکە ئەوان دەکرێت هیچ پەیوەندیەکی بە وەزارەتەوە نییە سکرتاریەتی ئەنجومەنی نەوت و غازی هەرێمی کوردستان ئەو کارە دەکات و هەر لایەنێکیش دەیانەوێ پرۆسەکە ببینن معلوماتیان دەوێت لەسەر پرۆسەی ئێمە لەسەر چۆنیەتی وردبینی پرۆسەی نەوت و غاز ئەوەی کە لە هەرێمی کوردستان دەکرێتن ئێمە ئامادەین هەموو ئەو داتانەیان بدەینێ یعنی ئێمە زۆر پشت ڕاستین لەو مەوزوعدا زۆر بە باشی سەرکەوتوین و بە حەقیقەت ئەوەی کە دەکرێتیش بە بەراورد لەگەڵ ئەوەی کە پێشتر هەبووە یعنی زۆر پێشکەوتنی بەخۆیەوە بینیوە و شەفافیەتێکی یەکجار زۆریش لە پرۆسەکەدا ئێستا هەیە و حاضریشین بۆ هەموو تحقیق و لێکۆڵینەوە و پرسیارێک لەو بابەتەوە زۆر سپاس بەخێر بێت.